افج ماسترین باجار نیشتجیبون التفایا کردستانه کجه 13,000 یکی نیشتجیبون پیکاتیه. یک جبلنترین آواهی کجه 5 قاطان پیک ده و دناوا پروژه دا به درست کرن. فلوریا ستی لحولیره دمیدین کردستان روداوی دا ببینن. دنباش بینرن میدین کردستان بینرن روداوی صنعتکار پیشسازن هجا حسکرین برهمن خمالی میدین کردستان افدما باش بیت از دلرتلی مد برنامه کا نو یا میدین کردستان گل هواین هجامه ایجار برنامه ما بحثا آواهیان و بگه و بحثا اندازیاران بگه که چاوا دکارن یک مسترین پروژین یکی نیشتجیبونه لسر آست همو هریما کردستانه لحولیره درز بکن بصدان جه اندازیارن من تلارساز و اندازیارن دن و گنجن کرد لهر 4 پارچه کردستان لسروی پروژه مزن کار دکن هیا بکارن 13,000 یکی نیشتجیبونه به کوالیتی که برس و که رکابریه که جبو آوایان لطوا جهانه اوی پروژه درز بکن اف پروژه هنه لباجار حولیره نه بس لسر آست باجار حولیره و که پروژه که مزن تناس کرن بلکه لسر همو عراق و کردستان جی به پروژه که مزن جعالی آواهیان و جعالی مزگفت و داینگه و هر وصا قطابخانه و مول و هر تشتی که این بخوازن دناوا اوی پروژه دا تیتا جیبه جگرن و بردست افجا ده برنامه ایجار یا میدین کردستان امی نشانی بینرین خوین هجا بدین که چوا جارکا دن اندازیار و گنجن من کرد جارکا دی هاتینا یک پروژه مزن به کوالیتی که برس و به جوانترین شواز اندازه اوی پروژه انجام دادن افجا بینرین میدین کردستان بند فلوریا ستی او باجر مزن و پری آواهین بلند ویلا و اپارت ویلا دیگل خدمت گزارین نی قوی روش حالاتا باجر حولیره مینا روش آوای ویلی بکه به بلندبونا آواهیان اف پروژه به یک جماسترین پروژه نیشتجیبونه ده توای کردستان دا شبرویه که به دهان اندازیارن تلارسازن کار به بردوامی کار لسر نقشین وی پروژهی دیکن الدوف دیزاین نی ین اندازهی دو گوهرن هر وها به دهان جه اندازیارن دنجی سرپرشتی پروسسین چه کرنا زون جداین وی پروژهی دیکن پروژه فلوریاستیەکە لە پروژه استراتیژیەکانی بەگشتی هەم لە هەرێمی کوردستان و لە عێراقیش لەبەرەوەی یەکەی نیشتەجێبوونەکانی بە ژڕێژێکی بەرچاو زۆرە تێکی استراتیژی هەیە کە دەکەوێتە سەر ڕێگەی کۆیە کەس نەزان کە یەکە لە شەقامە سەرچەکانی شاری هەولێر
خۆی لە 650,000 متر چوارگۆشە دەبینێتەوە کە 13,000 یەکەی نیشتە جێبوونی تێدایە. بێگومان پرۆژەی فلۆریاستی بەوە ناسراوە کە خۆی شارێکە لە خۆیدا لە ناو هەموو پرۆژەی فلۆریاستی وەکو شارێک هەموو خزمەت گوزاریەکان و هەموو پێداویستەکانی ژیانی هەر هاوڵاتێک تێدا بەردەستە دەبیتن. خۆی دەگرێتەوە لە خزمەت گوزاریەکان لە 10 ڕەوزە و قوتابخانەی سەرەتایی پرایڤێت کە تایبەتن، هەروها 74 بینایی بەرز کە خۆی لە هەموو مەترەکان دەبینێتەوە، واتە لە یەکەی نیشتە جێبوونی بچووکەوە بۆ گەورەترین یەکەی نیشتە جێبوون. سیستەمی ئەپارڤلای تێدایە 600 یەکەی نیشتە جێبوونی تێدایە لەسەر سیستەمی تورکی کە ئەمە یەکێکە لە ناوازەترین شوێنەکان کە لە هیچ پرۆژەیەک نیە تەنها لە فلۆریاستی هەیە. ئەوانەیە کە فلۆریاستی لە پرۆژەکانی تر جیا دەکاتەوە و هەموو خزمەت گوزاریەکانی بازرگانی و نیشتە جێبوون و خزمەت گوزاریە خەدەمیەکانی تریشی بەردەستە دەکرێت ناو فلۆریا بۆ ئەو بەشدار بۆ بەڕێزانێک کە لە فلۆریاستی نیشتە جێ دەبن. لە ڕووی تاوەرە بازرگانیەکان بزنس تاوەرێکمان هەیە کە خۆی لە 59 دەبینێتەوە کە یەکە لە بەرزترین برین تاوەرەکانی ناو هەرێمی کوردستان. پروژه فلۆریاستی دبە یەکەمین پروژه اسکی گروپ لە باژارێ هەولێرێ. لە ساڵا 2017دا اسکی گروپ کاری لە بنارên گوێژە لە باژارە سلێمانی پروژه شاری دایک لەسەر ڕووبەرە 155,000 مترên دووجا کۆژە 2420 یەکەین نیشتە جێبوونê pêk dê bi dawî anîne. Plana çêkirina projeyê beş wê bê drûstkirin. Heya meha heşta sala 2024 wê tevaya apartevilla û sercemê wana 49 wê bi dawî bên. Di heman demê de avahiyên beşên Nerges Tewarjî û sercemê wan 12 balaxane ne wê ew jî bi dawî bên. Rozgardin beşekê din yê vî projeye ku ji 6 avahiyan pêk dê heya wî demî wê ev jî bên bi dawî anîn. ئێمە لە ئێسکەی گروپ توێژنەوێکی تەواومان لەسەر فلۆریاستی کرد کە فلۆریاستی گەورەترین شاری نیشتەجێبوونە کە زیاتر لە 13,000 یەکەی نیشتەجێبوونی لەخۆگرتووە و لە هەمان کاتدا بەشی فرۆشتن توانی پلانێکی درێژخایان دابڕێژێ بۆ ئەوەی لەو دەزۆنە بتوانێت کۆنتترۆلی بارودۆخەکە بکە بە تایبەتی لە ڕووی نرخ و قیستی درێژخایان و هەروەها فرۆشتن. ئێمە لە 4 زۆن فرۆشتن دەکەین لە زۆنی ئێسکەی تاوەرس، لە زۆنی ڕۆزگاردن، لە زۆنی نێرگز، لە زۆنی نێرگز ئەپارتڤێلا و لە مەرجان پلازا کە شوێنێکی بازرگانی و هۆم ئۆفیسە. کاک دەر ئێمە توانیمان بۆ ئەوەی سەرنجی تەواوی کڕیاران و خەڵک ڕابکێشین بەگشتی بۆ بتوانن لە فلۆریاستی نیشتەجێ بن. ئێمە توانیمان بە قیستی درێژخایان و بە نرخێکی گونجاو یەکەکان بە بازار بکەین. خۆشبەختانە ئێمە سەرڕای ئەوەی کە فرۆشتنەکانمان لە ئاستێکی باشدایە، بەڵام توانیتمان ڕەزامەندی خەڵک لە ڕووی خزمەت گوزاریەوە بەردەست بخەین. یەکێک لەو داواکارانی خەڵک بوونی خزمەت گوزاریە. فلۆریاستی جێکێکە لەو پرۆژانەی کە زۆرترین خزمەت گوزاری هەیە لە ڕووی قوتابخانە، لە ڕووی نەخۆشخانە، بنکەی ئاگرکوژێنەوە، بنکەی تەندروستی، ڕیسایکلینی ئاوی قۆڕز، دوو وێزگەی بەرەمێنانی کارەبا هەیە. ئەمانە هەمووی لە خزمەتی ئەو خەڵکە دەبن کە دێنگێکە لە فلۆریا دەکڕن و وە لە داهاتوش نیشتەجێی فلۆریاستی دەبن. بر ڕووبەرێ سەرەکی فلۆریاستی ku dibe 643,459 metrên duca 46 ji sedî ji bo baxça û keskatiyê hatiye dabînkirin ku dibe 298,336 metrên duca. Herwiha ji heman ڕووبەرê فلۆریاستی 28 ji sedî ku dibe 182,743 metrên duca ji bo cade û parkên otomobîlan hatîne dabînkirin.
بینرین مدین کردستان فلوریا سیتی تا هجمارتن یک ماسترین پروژه نیشت جبونه آنکو یک نیشت جبونه لتوایا کردستانه جرو بری مزن فلوریا سیتی کدیکه و روشالات باجار حولره 46 صدی ابتن جبو باخچه و جین کسکاتی دناوا اوی پروژه ده پروژه اش بوکو خلق زو بگه یکی این خواه نیشته جبونه بالا خانه این خواه اش بو 10 زونان بناوین خوشک این کردی هاتینه پاروی کرن اف پروژه جه 13,000 یکی نیشته جبونه اتناف دانه انکو خلق دکاره یکی نیشته جبونه بخوا بکرن ریجه که زیده آزارش بلی جین بازرگانی و مول و آفیس و هر وصا رستورانت و کافه و جیم و هر تشتکی این بخوازن دناوا اوی پروژه ده ابین بحث داتاین مازن بکنین فلوریا سیتی فلوریا سیتی ده هشته بالاخانه برز دناوا فلوریا سیتی ده هنه بلندترین بالاخانه الویدر دیگه 5 قاطن افجی دبا بالاخانه که همیایی که نشته جبون رستوران مول هر تشتی این بخوازن اتناوا اوه آواهی بلندا و به درست کرن بحثا ولا بکن 54 ولین لاکس لجین جدا ین فلوریا سیتی هاتینا آوا کرن بو یکم جاره جد ناوا پروژه که ولین اپارت ولا بین درست کردن بشه واسه که مدرن هات نه درست کردن کو سرجم وانش دیگه 49 اپارت ولا دناوا وان 49 آواهیان دا 588 یکین نیشته جبونه تدا هاتینه درست کردن اتناوا اوی پروژه هنده مزن ده قطاب خانه آنکو فرگه هاتینه درست کردن جوانجی حکومینه و همجی بو کرتی تایبت جی آنکو یم پرایوت سکول او جو هاتینه درست کردن همان دمه ده بنگه تندرستی بنگه آگر و مراندنه دویزگه جبو دابین کرنا 24 دمجمران کاره بو اوی پروژه گل مزگفتیل گل مولاکا مازن و بدهان جین رستورانت و کافه و جیم و هر تشتنگی بخوازن دناوا اوی پروژه دایا ام بین بحثات تشتکی دن بکن جبو شوفیرن هیجا او خلکی دناوا اوی پروژه دا اوتومبیل هنه الوی داره 14,000 زیده تر جین پارکینگ اندرگراوند آنکو پارکینگ جن عردی هاتینه درست کرن جبو خودین اوتومبیلان کو اوتومبیلان خواه الویره پارک بکن تمام دمه ده لسر عردی جی دکاره زیده تری 2,000 اوتومبیل لنا فلوریا سیتی ده همه اوتومبیلان خواه پارک بکن افجی چند داتا یک بون درباره مصرین پروژه لسر آست کردستان وکه یکین مشتجب پروژه فلوریا سیتی کو دکول سر یک جادن گرنگ و سرکی لباجار حولره او جیره کس نزان به جاده که بازرگانی و استراتیجی تناس کرن ساوت کوردستان کەم پرۆژەی وەرگرتەوە بەڵێنی بە حکوومەت و بە بەشداربووەکانیدا کە پێشە گرێبەستیان هەبووە کە لە ساڵی 2024 ئەوانەی کە گرێبەستی کۆنیان هەبووە ئەم کێشانە چارەسەر بکە بێگومان بە خۆشحاڵیەوە 180 کێشەکان چارەسەر بووە و ئەمانە لە ساڵی 2024 هەمویان دەبنە خاوەنی یەکەی خۆیان و بە تەواوکراوی تەسلیمیان دەکرێت دەتوانن ژیان بەسەر بەرن بێگومان ساوت کوردستان ئەم کێشانی چارەسەر کردووە و توانیتی بەڵێنەکەی خۆی بگەینتە جێ بۆ حکوومەت هێرێمی کوردستان و بۆ ئەو بەشداربووانە کە یەکەکانی لە ساڵی 2024 تەسلیم بە خاوەنەکانیان دەکرێتەوە. اف آواهی مرجان پلازایا کو دکبه دناوا جرگ پروژه باجار فلوریا سیتی ده کو باجاره که مدرن دناوا وی آواهیش داوی درست به هر وها لهمبر درگین سرکین پروژه فلوریا بریاره هیا داوی سال 2024 اف آواهی مازنشی به داوی آنی اندازه ندار ما بحث بکم مرجان پلازا گرینگیا استراتژیا اوی بالاخانه بازرگانی چت ناف جرگه فلوریا سیتی ده
باڵەخانی مەرجان پلازا باڵەخانێکی بازرگانیە میکس یوزە پێکاتوە لە ڕێستورانت کافێ مارکێت شۆپینگ جگە لەوە نهۆمەکانی سەرەوەی تەرخان کراوە بۆ هۆم ئۆفیس بۆ یەکەی نیشتە جێبوون و هەروەها شوێنی استراتیژیەکە لە سنتەری فلۆریاستی دانراوە بۆ ئەوەی هەم ئەپارڤێلایەکان هەم نێرگستاوەر هەم ڕۆزگاردن هەموو دانیشتوانی فلۆریاستی بتوانن بە ئاسانی بە مۆڵی مەرجان پلازا بگەن هەر ئەوەش نییە کاک دلێر جگە لەوەی دانیشتوانی ناو فلۆریاستی ئەتوانن سوود لە مۆڵی مەرجان پلازا وەرگرن بیرمان لەوە کردوتەوە کەسانی دەرەوەش بتوانن سوود لەم مۆڵە وەربگرن یعنی ئەم بشین بژین مەرجان پلازا بەس بوو ئەو خەڵکێت ناو فلۆریاستیدا تەنێنینە بۆ خەڵکی دەرەوەش ئەتوانن سوودی لێ ببینن بۆ ئەمەش بیرمان لە چی کردوتەوە لەوەی پارکینگێکی دوونهۆمی کە نزیکەی 500 سیار ئەتوان پارکینگی خۆیان بکەن لە بەردەمی مۆڵی مەرجان پلازا دروستمان کردووە بۆ ئەوەی ئەو کەسانی سەردانی مۆڵی مەرجان پلازاکە هیچ کێشێکی پارکینگمان نەبێت و جگە لەوەش دەواازەیەکی تایبەت بە هاتنە ژوورەوەی سیارە بۆ مۆڵی مەرجان پلازا تەرخان کراوە کە هیچ پەیوەندیەکی نییە بە داخلی فلۆریاستی واتە دەواازەیەکی تایبەت هەیە کە ئەتوانن کەسانی دەرەوە داخل بە ئەف پێکاتەن تە بەحەزکردین ژە ڕێستورانتا و یەکێن بازرگانی و یەکێن نیشتە جێبوونێ و ئۆفیسە چەند تێدانە بۆمە بەحسی ژمارەیەن وا بکە مۆڵی مەرجان پلازا پێکاتوە لە نهۆمی یەکەی نیشتە جێبوون هۆم ئۆفیس نهۆمی گراوندی تەرخان کراوە بۆ یەکەی بازرگانی ڕێستورانت کافێ شۆپینگ مارکێتینگ و هەروەها دوو بەیسمەتی هەیە تایبەت بە پارکینگ بۆ یەکەی نیشتە جێبووەکان و یەکێن نیشتە جێبوونێ مەگوتی دبنە چەند هەر نهۆمێک 36 یەکە پێکات و کۆی گشتی یەکەکان 414 یەکە لە خۆ ئەگرێت ڕوبەرێ مەرجان پلازایە ناو فلۆریاستیدا یعنی ڕوبەرێ ئەvێ مۆڵە تنێ چەندە و تایبەتمەندی و تشتی ئەندازەیی نو وەچ بکارانینە مۆڵی مەرجان پلازا لەسەر ڕوبەری 5800 متر دووجا بنیادنراوە لە تایبەتمەندیەکانی مۆڵی مەرجان پلازا ئەوەیە سیستەمی VRF بۆ ساردی و گەرمی بەکار هاتووە و هەروەها دەمەسعەد لە ناو بینایەکەدا هەیە و هەروەها وازیەکەی ڕوپۆش کراوە بە پۆرسەلین کە ڕێگەری دەنگ و گەرما و سەرما و عەزل ئەکات ئەف بەشێ نوێ باژارێ فلوریایە بناوێ ئێسکەی تاوەرس و دیکە بە بەشێ ڕۆژهەڵاتێ فلوریایە لەسەر هەردوو جادەیەن سەرەکی کویە و لاوانە ئەف بەشە ژێ هەشت باڵەخانان پێک دێ و بڕیارە ژی ئەف بەشە داویە ساڵا 2025دا بێت تەمامکردن هەر ئاڤاهەیەکێ ئێسکای تاوەر ژێ 32 قاتان پێک دێ و دە هەر ئاڤاهەیەکێ ژبان جیدە 232 یەکەین نیشتەجیبوونێ تێدانە ژێ ڕوبەرێ 136 هەیە 186 مترên دووجانە تەواهیە یەکەین نیشتەجیبوونی ژی دە هەموو تاوەراندا دبنە 1856 شوقە لە ماوەی 2 ساڵی کارکردنی کۆمپانیای ساوت کوردستان لە پرۆژەی فلۆریاستی کارەکان بە شێوەیەکی ئەندازیاری و ڕێکوپێک لە ڕووی دیزاین و سەرپەرشتی و دووبارە دیزاینکردنەوەی ئەو بەشانێک کە پێشتر دیزاین کراون لەلایەن ئەندازیارانی خۆماڵیەوە بە شێوەیەکی ئەندازیاری و جیهانی و ستاندارد جێبەجێ دەکرێن. پرۆژەی فلۆریاستی ڕۆژانە زیاتر لە 50 ئەندازیار لە لایەنی ئەندازیارانی ئۆفیس و ئەندازیارانی سەرپەرشتی و ئەندازیارانی بەڵێندەران بە شێوەیەکی ورد چاودێری دەکرێت لە ژێر سەرپەرشتی دەستەی وەبەرهێنان و وەبەرهێنانی گشتی هەولێر کارەکان بە شێوەیەکی زۆر ورد و زۆر کوالیتی بەرز جێبەجێ دەکرێت بۆ ئەوەی پرۆژەیەکی جوانتر و کوالیتی بەرزتر پێشکەش بە خەڵکی کوردستان بکرێت. پرۆژەی فلۆریاستی لە ڕووی دیزاینەوە نزیکەی 146 پرۆژەکە لە سەوزایی پێک دێ بۆ نمونە زۆربەی بەشەکانی وەکو ئێسکەی تاوەرس بە بەرزترین کوالیتی و مواسەفات دروست دەکرێن وەکو بەکارهێنانی تەبریدی مرکزی غازی مرکزی و بەکارهێنانی پۆرسەلین و زۆر کوالیتی و مواسەفاتی بەرز لە پرۆژەکە بەکار هاتووە. بسەدان ژێ کارکەر و بەڵندەرên کورد و بیانی دناوا vî projeyda rojane dixebitin. Herwiha baştirîn keresteyên bînasazî jî bêkartînin ji bûna wê yekê projeyekê quality berz li Rojhilatê Hewlêrê durust bikin.
بلندر و کمپانیین من جبجی کار یه تایبت نوا پروژین یکی نشته جیبونه دا کوالتی کار خوازیده برس کرینه هیا تشته که هری باش درست بکن که کشورش یکی جوان کسا که خلک باجره منه باجره دوی که دیگه لکی بخیر بید نها دی فلوریا دا کار دیکتن بشه نرگس توان بله باشه هین چند توارا چه دیگن چند یکی نشته جیبونه چند نهومن بومندک زانیاریا اما کمپانیا سیلک رود پروژه فلوریاستی کار کن تمام ما 6 توارد ورگردین وقت بالندر ام وری کار کن باشترین استاندارد ام شول کن گلک باشه ما دست بگیریا برای ساله که هیکلت خو خلاصیت کرین هر 6 توارد خو خلاص کرین وقت هیکل یعنی قناغا مازن درباز مازن درباز بیا بگه دست قناغا فینیشینگ کت کن باشه روبر تو چندن چند یکی نشته جیبونه چند نهومن روبر هر بنا کی 15000 متر دجارن گلک باشه هر بنا کی 21 نهومه 8 شقانه سرجمه وان سرجمه و 408 شقانه 408 شقه بله سرجمه هموان هم باشه هر وک کوالتی او مواد هنتی داب کارتینن مواد و همی دروانا نافخونه و چه کوالتیه که زوربای مواد ما درونه ما هم یک مواد تایم فابریکه الوری هاتینا چیکرین کمپانیت ما کارگه الوری هاتینا دانان وکی بلوکی باشترین کارگه تاین بگابل کردستانه بلوکه چمن تو ابزم المینیوم آسانه المینیوم کارگه کوالتی وان چوانه کارگه نافخو باشترین کوالتی شول کن بگابل تشتکی باشه امید کن انشالله باشه نسبت اندازیار و کریکار همون نافخوینه چند گلوه شد کن خلک ما نافخونه بله کریکار مجبیجه 107 خلک ما کردستان شول کرد باشه هن نهال قناغا داویه نه بله. یا درست کرنا اوان آواهیا بله. هن دیف پلانا خواه هن حتی کنگی بینه همه داوی بینن انشالله بو نوارست سال 2024 ما بریاره دانای بریاره دانای بو ام هر شکلی ما خلاص کنیم د پلانا کمپانیا و برهنر ده هیا داویا مها 8 یا سال 2024 1600 یکی نشته جبونه د 4 بشن جدا داین فلوریا ستی تمام بکه و هر جد سپیکا سالا نوجی هر مه و هنک جوانه بدن خودین وانه اسکی گروپ که پروژه فلوریاستی وەرگرتوتەوە بۆ ئەوەی جێبەجێکاری ئەم پرۆژەیە بێگومان ماوەکەی 10 ساڵە لەو 10 ساڵە پلانی درێژخایانمان هەیە کە چۆن کاری بکەین هەر ساڵە بە پلانێکدا داخلی فلوریاستی دەبین بێگومان تۆ پێویستە ئەو یەکە نیشتە جێبوونانی کە تەواو دەکەی بە پێ ئەو پلانە خزمەتگوزاریشی لەگەڵ بیتن ئێمە خزمەتگوزاریەکان لە قوتابخانەکان لە داینگەکان لە شوێنە بازرگانیەکان لە مارکێت و لە هەموو ئەو پێداویستیانەی کە یەکێک دێت ناوڵاتێک دێ لە فلوریاستی ژیان بەسەر دەباتن بۆی بەردەچە دەکەین بۆیە پلانەکانی ما هەمووی بە گشتگیریە واتە بەس تەواوکردنی یەکە نیشتە جێبوونەکان نییە بەڵکو خزمەتگوزاریەکانیشە بۆ ئەو هاوڵاتی کە لە فلوریاستی نیشتە جێ دەبیتن. فلوریاستی او باجر مزن کودکوال سریا سرکیا کویا له هولره و 10 سالن بده همو پروژه بداوی به تکنولوژیا سردم زیرکی و شارازایی اندازیارن کار تایبت باره بینا سازیه ده و به پلانا مسترین باجاره نیشت جبونه جیب کن